ابن عمر رضا ورحمتي خويلي بي مسلماناني بالرئيس أفرمي كابراك هاتلاي بيغمري خوا صلى الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا چاکترین کەس کێیە لە لای خوا یان خۆشەویستترین کەس کێیە لە لای خوای تەبارەکە و تەعالە ئەی چاکترین و باشترین و خۆشەویستترین کردەوە و کردار چییە لە لای خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم جوابی ئەو پیاوە ئەداتەوە سەڵات و سەلامی خوای لێ بێ پەیوەرێکمان بۆ دانا پێغەمبەری خوا کە چاکێتی ئینسان چۆن بزانین فلان کەس لە هەموو کەس باشترە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أحب الناس إلى الله تبارك وتعالى أنفعهم للناس چاکترین کەس خۆشەویستترین کەس بۆ لای خوای پەروەردگار ئەوەیە کەوا لە هەموو کەس زیاتر منفعەت بگەیەنێ بە خەڵکی ئەو کەسەی کەوا سوود ئەگەیەنێ بە خەڵکی ئەوە لە هەموو کەس خۆشەویستترە لای خوای گەورە ئەگەر ئەتەوێ خۆت پەیرە میزانیە بکەیت و خۆت تاقیب بکەیت و بزانی تا چ ڕادەیەک تۆ لای خوای گەورە و میهرەبان خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابی دایەوەتەوە و میزانیەکی دانا و پەیوەرێکی داناوە فەرمووی ئەوەی کەوا لە هەموو کەس خۆشەویستترە لای خوای گەورە و میهرەبان ئەوانن کەوا سوود ئەگەێنن بە خەڵکی ئەوەی کەوا منفعەتی هەیە بۆ خەڵک بە پێچەوانی ئەوە ئەگەر بتەوێ خراپترین کەس بزانی کێیە ئەو کەسانن کەوا زەرەر ئەدەن لە خەڵکی ئەوەی زەرەریدا لە خەڵک ئەوە لە هەموو کەس خراپترە ئەوەیشی منفعەتی بە خەڵکی گەیان ئەوە لە هەموو کەس خۆشەویستترە لای خوای گەورە بۆەوەی ئێمە لەسەر چاوڕۆشنی بین لە سەر دینەکەمان ئەم دینەی ئێمە وەکو سەلمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەگەڕام و بۆ ناو قەومەکەم ئەیانوت ئەمە چی پێغەمبەرێکە بۆ ئێوە هاتووە سەڵات و سەلامی خوای لێ بێ هیچ شتێ نییە بۆتانی باس نەکرد بێ هیچ شتێ نییە وتی بەڵێ بە شانازیەوە ئەیلێین پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لێ بێ هەموو شتێکی فێرمان کردووە حتا چوونە سەر ئاویش پێمانی فەرموو چوتانە سەر ئاو نەڕوو لە قیبلە بکەن نە پشت لە قیبلە بکەن ئەوە نە دینەکەمان شاملە و کاملە ئەلحەمدولیللا جا لەم ڕۆژگارانەدا ئەگەر بتەوێ خۆت تاقیب بکەیتەوە بزانی تۆ خۆشەویستی لای خوای گەورە یان نە بزانە تا چ ڕادەیەک تۆ سوود ئەگەیەنی ئیسفادە ئەگەیەنی منفعەت ئەگەیەنی بە عیبادوڵڵاه خوای گەورە و میهرەبان توانای هەیە هەموو ئەو دنیای خۆش بکە و وەکو بەهەشت بیڕازێنێتەوە بەڵام ئەم دنیای بۆ تاقیکردنەوە داناوە ئێمەی پێ تاقیەکاتەوە ئەوەمان منفعەتە گەیەنین ئەوەمان لە هەموو کە زیاتر بە سوود و بە فایدەیە بۆ عیبادی خوا ئەوە لە لای خوای گەورە و میهرەبان لە هەمومان خۆشەویستترە فالساعي في قضاء الحوائج المعين في عمل الخير المساعد على تفريج الكرب يشعر براحة البال أو كساني كوا يارمتي خلق أدن أو كساني كوا سود إسفادة جيننا خلق أو كساني كوا كردوي شاك دائما يارمتي درن بو كردوي شاك أوانا كخلق لتنبري رزقار أكان أوانا زور مرتاح باليان زور مرتاح بال لا لغة عربية لنوع عربة علين الله طول بالك يعني ريح بالك أمشتعنا علين آية كلمة بال أما كلمة جلفية لقرآن جاي خداي جورو مهربانة لكلامي خواي جورو مهربانة هاتوا بيشكو جمان لقرآن جاي خواي جورو بكلمة بال هاتوا لسورة محمد خواي تبارك وتعالى لآية دوي سورة محمد أفرمي والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد وهو الحق من ربهم كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم أوي كسي إيمان أهني بخواي قوله عملي صالح أكات
إيمان أهيني بوي كوادا بزيت سر محمد صلى الله عليه وسلم أو دينية كفر عنهم سيئاتهم خواهي تبارك وتعالى وتاوانانيان قش لي أبوري وأصلح بالهم البال واتا كلميك لقرآن هاتوا طول بالك ريح بالك أما يعني ضلوا درونة زور مرتاحة بيت ياو إنساني با تعقيب كاتو هات إنسانك كحزبك يارمتي خلق بدات حزبك سود ومنفعات بقيني بدوست وأحبابي لهم كس مرتاح ترى ببيتشواني أو أواني كواد دز قروان لا شك قروان نبدس يارمتي كس أدن نبدم يارمتي كس أدن نبضل حظ لخير كس أكن سوين بخالقي أرض وآسمان لهمو كسيك ضل تنترو ووضعنا خوشترا لدنيا لوكو جهنم ويرجعنا پیش قیامتیش بەڵام بە پێچەوانەی ئەوانەوە ئینسانی وا هەیە ئەمەنە خێرخوازە ئەمەنە ئینسانی چاکە یعنی تەمەنە ئەکا حەزەکە تشتێ ببینێ نوقسانێ ببینێ ئەم وەکو شێر لەو مەیدانێ ئەگە بە دەمی بێ ئەگە بە ماڵەکەی بێ ئەگە بە لاشەی بێ ئەڕۆ یارمەتیەدا حەزەکە یارمەتیدا ئەو لەو سەغڵەتی دەریکە ئەو بسڵمانە نەجات بدە لە هەر کێشە و ناخۆشیەکی دنیا هەیە ئەبینی ئەوانە زور محبوبا لا يخوي تبارك وتعالى وهروها مرتاح البال ضلوا درونيا زور آمن ومطمئن زور مرتاحا فلان كس أو دولة من أي الحمد لله هيك يكثرش سباز بخواي جورا في نقصاني نية من بروم يارمتي بدم فلان كس الحمد لله هيدي فلان كس هيدي ببيشاني أو أجر كس يبيت دز جروا دڵگیرەوە و دەمگرەوە لە کاری خێر و ئەوانەیە زۆر دڵتەنگ و سەغڵەت ئەژەی چونکە ئەم دنیای زۆر فەسیحە تۆ هەر سارێ جوانت بینی و کۆمەڵی خەفەت بخۆی تۆ هەر شتێ چاکت بینی کۆمەڵی خەفەت بخۆی تۆ هەر ماڵێکت بینی بخۆیان بە ئارام ئەژێن تۆ کۆمەڵی خەفەت بخۆی ئەمە تۆ لە مەزەق ئەژەی تۆ خۆشەویستی خوای تەعالا نیت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسە کە لە هەموو کەس خۆشەویستترە لای خوای گەورە ئەوەی کە ئیسفادا ئاگەیەنێتە خەڵکی موسڵمانێکە لێ قەومەوە تۆ بڕۆ یارمەتی بدە موسڵمانێکە محتاج بە شتێکە تۆ یارمەتی بدە موسڵمانێکە قەرزارێکە تۆ یارمەتی بدە و چاکەی لەگەڵ بکە بۆیە ئەنەسی کوڕی مالیکە فەرمیێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو إن من الناس ناسا مفاتيح للخير ومغاليق للشر وإن من الناس ناسا أو ناس مغاليق للخير مفاتيح للشر پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لناو خلقية كساني كان كوا بود كاري خير بود شاكا دائما درقاي خيرا درقاي كن لخير أكرينوا درقاي كن لشر داخرين يعني كساني كن وق درقاوان كليل دەرگای چی دەرگای خێرە بێ ئەوان بۆ دەرگای خێر ئەکرێنەوە ئەو دەرگای خێرەی کە ئەکەنەوە بە چاوی دەرگای شەڕە دای ئەخەن یعنی دەرگای خێرەکان کردووە کە ئەیدەنە سەر لە دەرگای شەڕەکەی پێگرن بەڵام کەسانی وای شەیە دەرگای شەڕ بەس دەرگای شەڕ ئەکاتەوە بەس خەریک غەیبەتە و بەس خەریک بوختیانە و بەس خەریک حەسادەتە ئەوەش هەیە لە بەنی ئادەمە بەڵێ ئینسانی وا هەیە بەڵێ هەیە و زۆریش هەیە خوای گەورە میهرەبان پەنامان بدە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فطوبى لمن جعله الله مفاتيحا للخير طوبى و خۆشگوزەرانی و خۆشحاڵی بۆ کەسەی کەوا خوای گەورە و میهرەبان وای کردووە کە ئەمە دەرگا بێ بۆ خەیر دەرگایەکی کراوە بێ بۆ خەیر دەرگایەکی گردن بێ بۆ شەڕ قوربەسەری و ماڵوێرانیش بۆ کەسەی کەوا دەرگای شەڕ ئەکاتەوە ئینسانی وە هەیە خۆتانیش ئەزانن زۆر کابرایەکی خراپە خوای گەورە پەنامان بدە باوان نەبین دایما ئێمە وەکو خوای تەعالا فەرمی وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە ئێمە لە پێغەمبەری خوایە پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لێ بێ چجا دائما دەرگای خەیر بوو دائما هەموو ژیانی دەرگای خەیر بوو سەڵات و سەلامی خوای گەورەی لێ بێ دەرگای خەیر بوو دەرگایەکی کراوە بوو بۆ خەیر و چاکە و چاکەکاری دەرگایەکی شەڕ قەپاتکەر بوو سەڵات و سەلامی خوای لێ بێ بۆ خراپە و خراپەکاری بۆیە ئێمەی موسڵمان بۆ یاد خستنەوەی بۆ خۆم و بۆ ئێوەیش
با ئەو وەسیەتە جوانانەی پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لێ بێ کە فەرمێ کە پرسیاریان لێ کردوانەی پێغەمبەری خوا ئەی الناسی أحب إلى الله چی کەسێک لە هەموو کە زیاتر خۆشەویستە بۆ لای خوای گەورە فەرمووی أحب الناس إلى الله أنفعهم للناس چاکترین و خۆشەویستترین کەسانێک بۆ لای خوای گەورە ئەو کەسانن کەوا خێریان بۆ خەڵکی هەیە خێرتان بۆ خەڵکی هەبێت خوای پەروەردگار پێویستی بۆ خێرەی ئێمە نییە بەڵام والله وما تقدموا لأنفسكم تجدوه عند الله لا خوای گەورە میهرەبان بە ئەضعاف و بە هەزارەقات ئەیداتەوە با خێر ببەخشین بە هەتکە لە جێ خۆیەوە لەو شوێنەی هەمومان خوای گەورە شوێنێکی پێمان بەخشیە ئەوەی منسەبی عەسکەری هەیە ئەوەی منسەبی پزیشکی هەیە ئەوەی مهندسە ئەوەی هەر شتێکە ئەوەی مامۆستایە هەچ کارێکت هەیە لە شوێنەکەی خۆتە سوود بە عیبادوڵڵا بگەێنە چونکە ڕۆژێ دێ زۆر محتاج یەک سوبحان اللهیەکی لە ئاست میزانەکەت بەرامبەر میزانەکەت دانراوی خوای گەورە زوڵمت لێ ناکە ئەعمالەکانت بۆ کێشانە و پێوانە ئەکرێت وا مەبە دڵخۆش مەبە بەوەی کە خەڵک ئیزدیحام بێت لەسەرت لە هەچ کارێکا بدە چونکە هەمومان بەش بە حاڵی خۆمان خوای گەورە مەسئولیەتێکی داوە پێمان هەر هەمومان جا لەو مەسئولیەتی کە هەمانە خێر بگەێنە عیبادوڵڵا بە ڕەبی عیباد و با پەروەردگاری ئەو عیبادانە خێرت پێ بگەێنێ و نەجاتت بدە